من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. بەرنامەی بەخشینی خێرخوازی بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە بەرنامەیەک ساز دەکات بۆ ئەوەی لە گەورەی و لە چۆنەتی قوربانی تێبگەین و ئێوەی خێرخواز و خۆشەویست و بەخشندەش کە نیەتتانەیە قوربانی بکەن بزانن چۆن قوربانی ئەکەن و خێر و پاداشتی قوربانی چۆنە و بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە ئەگەر خۆتان نەتانتوانی قوربانی بکەن ئایا ڕێگە پێدراوە لایەنی پیرۆزی ئیسلام کەسانێکی تر لە بری ئێوە قوربانیەکە ئەنجام بات. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە وەک نەریتی ساڵانەمان ئەم ساڵیش هەڵدەسین بە ئەنجامدانی قوربانی لە بری خێرخوازان لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان هەم بۆ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندە ماندوو نەبن و ماڵەکانتان پیس نەبێت و هەم بە شێوازێکی تەندروست لە سەربڕخارەکانی هەرێمی کوردستان ئاژەڵەکان سەر ببڕین و ژینگەی هەرێمی کوردستان پیس نەکەین. چەند ساتێک لەگەڵمان نابن بۆ ئەوەی شیکارێ بکەین بۆ قوربانیکردن و چۆنێتی قوربانیکردن و خێر و پاداشتەکەی قوربانی. کاتێک کە خوای پەروەردیگار دوو داوای گەورە دەکات لە دوو پێغەمبەری گەورە عەلەیهیم السڵات وەسەلام، یەکێکیان ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام کە ئەبول ئەنبیایە کە دەفەرمێ یا بونیە ئینی ئەڕا فی المەنامی ئەنی ئەذبەحوک، فەرمانی بە ئیبراهیم پێغەمبەر کرد لە خەودا کوڕە خۆشەویستەکەت بۆ خوا بکە قوربانی. ئیبراهیم پێغەمبەر بەبێ دوو دڵی هەستا بە ئەنجامدانی ئەو قوربانیە کە کوڕە خۆشەویستەکەی بوو، بەڵام خوای رب العالمین فەرمووی وەفەدەیناه بذبح عەظیم. لەبەر ئەوەی کەوا ئیبراهیم پێغەمبەر بەبێ دوو دڵی هەستا بە ئەنجامدانی قوربانی، خوای باڵادەست بۆی تەبدیل کرد قوربانی کوڕەکەی بە قوربانی بەرانێک. و دواتر تەماشا دەکەین خوای پەروەردگار دەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەر، بە خۆشەویست دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتۆ نوێژ بکە و قوربانی ئەنجام بدە. دیارە نوێشکردن و قوربانیکردن لە یەک تای تەرازوو خوای گەورە باسی کردووە. دیارە ئەو دوو داوایە کە داوای قوربانیە بۆ ئێمەش دەبێتە پێشەنگ و پێشەوا کە ئێمەش چاویان لێ بکەین. پەروەردگارمانە فەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەر، نوێژ بکە بۆ خوا کە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەنحەر و سەر ببڕە حەیوان بۆ خوا. واتە سەربڕین و نوێش خوای گەورە بە دوای یەکا باسی کردوون، بۆیە پێگەیەکی زۆر گرنگی هەیە لە خواپەرستیە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە گرنگی ئەو بابەتە کەوا سمبول و دروشمی پەرستشە بۆ خوا سەربڕینی حەیوان، 10 ساڵ لە شاری مەدینەدا هەر 10 ساڵەکە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم حەیوانی سەربڕیوە و حەیوان سەربڕینی تەرک نەکردووە. ئەو حیوانانەی کە بۆ قوربانی دەکرێت یەکەمیان وشترە کە لە وڵاتی ئێمەنیە، دووەمینیان مانگایە ڕەشەوڵاخ و لەگەڵ مەڕ و بزن. دیارە ڕەشەوڵاخ و بزن 2 ساڵی تەواو کردبێت پێی نابێتە ساڵی سێیەم، بەڵام مەڕ کەەوە حیوانی سپیە ئەوە ساڵێکی تەواو کردبێت و ئەگەر بەرخ و شەکەمەڕ هەیە کە قەڵەوە ددانیش کابێت لە قەڵەویان 6 مانجی تەواو کردبێ ئەویش هەر دروستە، کەواتە حیوانی قوربانی لە وڵاتی ئێمە ئەوەی کە دەکرێت ڕەشەوڵاخ لەگەڵ بزن لەگەڵ مەڕ ئەمانە دەکرێن بە قوربانی. لە چەندین حەدیثاتیە لەوانەی کە ئاماژەی پێدەکا بەر لەوەی کەوا خینەکەی بکەوتە سەر ئەرز، خوای گەورە لە گوناحی ساحێبەکەی خۆش دەبی. خوای گەورە بە هەر موێک چ لە مەڕبی چ لە بزمبی چ لە چێربی کە دەیکاتە قوربانی سەدەقەیەکی لۆ دەنووسێ، خێرێکی لۆ دەنووسێ.
محەممەد المستەفاش دەفەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک یەک سەدەقەی زیاد بی لە تەرازووی خێریدا لەگە خراپەکانی بە یەک سەدەقە بە یەک حەسەنە بە یەک چاکە زیاتر بێ ئەو کەسە بەهەشتی لە واجب دەبێ و ئەو ئینسانە دەستە بەهەشت و ناستە ناو ئاگری جەهەنەم. بە یەکەم قەترەی خوێن کە لەو حیوانە دەکەوێتە خوارەوانێ خوا گوناهەکانی تۆیش هەڵەوەرێنێ و خوای تەعالاش لە گوناهەکانت ئەبورێ و قەڵەمی لێبوردەیی بەسەر گوناهەکان تا دەهێنێت. ئەم ساڵ حیوان فەرقی زۆرە لەگەڵ ساڵانی پێشووترا لەبەرەوەی نرخەکەی زۆر هەرزان بووە. ڕاستە قەیرانی دارایی هەیە ئێستا بە حەقەت، بەڵام سێری حیوانیش لە چاو پار و پێرارە دابەزینێکی زۆری بەخۆیەوە بینیوە. بۆ نمونە ئەگەر حیوانێک پاربایی 400,000 بێ ئەم ساڵ بە 200,000 بۆ 250,000 تەواوە بێت. بۆ نمونە بەرانێک ئەگەر بایی 500,000 بێ ئێستا بایی 300,000. ڕاستە قەیرانی دارایی هەیە بەڵام حیوان زۆر هەرزانە. بۆ نمونە ئێستا من ئەم مەڕەم پێ پار کیلۆی مایە بە 4,500 دیناری تەبع. ئێستا کیلۆی ئێم بە 3.5 کیلۆی 1000 دینار دابەزیوە. ئەگەر مەڕێک 70 کیلۆ بێ 70,000 دابەزیوە. لە بەنسبەت بزن و وەکو کاوڕیش ئەوی زۆر هەرزان بووە، خاستن وڵاقی زۆر هەرزان بووە. وڵاق پار کیلۆی بە 7,000 بوو، ئێستا کیلۆی بە 5.5 و ناچێتە 6,000ش. یعنی بە حەقەت لە چاو پارە زۆری فەرقە. لە چاو ساڵی پارە ئەم ساڵ زیاتر دابەزیوە، زۆریش دابەزیوە نەکەم. مانگاش تقریبی لە دەوری 4,000 4.5 ئاوایە. نێون فەرقێکی لەگەڵ مانگای لەگەڵ جوانەگا، یعنی هەموو شتەکان بە سیعری خۆیانە. کاوڕ هەر بە سیعری خۆیەتی، مەڕ بە سیعری خۆیەتی. یعنی وڵاقەکە هەرزانە، کەم وڵاقێکێتە 1,600,000 1,400,000 1,500,000 1,300,000 1,250,000 ملیۆنە 850,000مان لە وڵاقی لە گوێرەی قەبارەیە، لە گوێرەی گیرفانی کابرای خۆشێتی. بسم الله الرحمن الرحيم فصل لربك وانحر لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك. فصل لربك وانحر بەخۆشەویست دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتۆ نوێژ بکە و قوربانی ئەنجام بدە. دیارە نوێژکردن و قوربانیکردن لە یەک تای تەرازوو خوای گەورە باسی کردووە. دیارە ئەو دوو داوایە کە داوای قوربانیە بۆ ئێمەش دەبێتە پێشەنگ و پێشەوا کە ئێمەش چاویان لێ بکەین. پێغەمبەر ئیبراهیم ئامادە بوو قوربانی بە کوڕەکەی خۆی بکە، ئەوجا خوای گەورە پێی فەرمووە وەفەدەیناه بذبح عەظیم. بەڕاستی ئامادە بوو قوربانی بە ئەولادی خۆی بکە. ئێستا هەیە نەتوانی قوربانی بە حیوانێک بکە، لۆ ماڵی فەقیر لۆ ماڵی هەژار لۆ چەندین کەسکەوە لەو کاتەدا لێیان قەومایە وەزعیان باش نییە و ناتوانن بە بەردەوامی و گۆشتە بکڕن. ئەتو بیچی بیدێ ئەو نەوع هەژار و فەقیر و نەدارانە. ئەم قوربانیکەوە تۆ ئەنجام دێ بەڕێزم، دەبێتە قوت و خواردنی ماڵێک، لەوانەیە چەند ماڵێک تۆ ئاوادان بکەیەوە. ئیطعام الطعام لە ئیسلامدا ئەجر و پاداشێکی زۆری هەیە. ئەم قوربانیە بەڕاستی ئەم ئیطعام الطعامەش تێدایە. بەرنامەی بەخشین کە ساڵانە چەندەها قوربانی دەکەن و لە خەڵکی وەردەگرن و کە جێی سیقەنە الحەمدولله دەتوانن ئەو قوربانیانە بگەینە جێگای خۆی و دەستی ئەو فەقیر و هەژارانێک کە لەوانە هەموو خەڵکێک دەستی نەگاتێ. بەڕاستی وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من دل على خير فله مثل أجر فاعله. هەر کەسێ خێر نیشانی خەڵکدا بەقەدەر ئەوان خێری پێدەگا بابچێ و خێری خۆی تەسمیلی ئەوان بکە بۆی ئەو ئەجر و ئەو پاداشتەی کە ئەو داوای دەکا لەوانە لە ماری خۆی دانیشت و عەزیەتیشی نەخواردبی، بەڵام خوای گەورە بە خێر و پاداشتێکی گەورە لۆی دەنووسی. لە مەطلعی پڕ لە شکۆی مانگی قوربان بەخشینی ڕۆح هیجرەتی گیان گەواڵە هەوری پڕ-ئیحسان. لە مەوسیمی قوربانیدا دەست و بازووی پڕ لە هیممەت دڵانی پڕ لە سەخاوەت بانگێشتەکەین. وەرن با هەموو پێکەوە تێغی دەستی ئیبراهیمەکەی باوکمان بین، حاتەمی تەی وڵات و
شار و گوند و گەڕەکمان بین. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە دەمانەوێ وەک هەمیشە هاوکارتان بین لە ئەنجامدانی سونەتی گەورەی قوربانی و ناردنی بۆ ئەو ماڵە هەژارانەی ئەمژەم بۆ ئەو ژەمە بوێرن. بەرنامەکەمان هاوکارتان دەبێ چ لە جێبەجێکردنی ڕێو ڕسمی قوربانی یان بەخشینەوەی بەسەر هەژاران و نەدارانی وڵات و نیشتیمان. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 13 1970 961 1950 723 25 55. و کۆمەڵە لە زانایانە فەرموون سەربڕینی حەیوان واجبە بەو بەڵگەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەرکی نەکردووە و کۆمەڵە لە زانایانژە فەرموون سونەتێکی مؤکەدەیە تەرک نەکراوە و پێغەمبەر تەکیدی لەسەر کردوێتەوە بۆ جێبەجێکردنی سەلات و سەلامی خوای لێبێ. و فرمودەیەکمان هەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرنەبڕینی حەیوان لە جەژنا بۆ ئەو کەسانی کەوا سەروەتمەندن خوا نیعمەتی خۆی پێبەخشیون ئەوانەی کە هەیانە ئەگەر سەری نەبڕن ئەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من وجد ساعة فلم يضحي فلا يقربن مصلانا. بابەتەکە زۆر گرنگە ئەوەی کە هەیەی و حەیوان سەر نابڕێت وەک هەڕەشە ئامێز پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تاوانێکی زۆر گەورەی ئەنجام داوە ئەمڕۆ قوربانە و حەیوانی سەر نەبڕیوە دەبا نوێژیش لەگەڵمانە نەکا با نزیک نەبێتەوە لە شوێنی نوێژمان. ئەمە بۆ ئەوەیە کە ئەوەی هەیەی و ئەهلی جمعە و جەماعەتە دەبێت سەر ببڕێ بۆ خوا. ئەو کەسەی کەوا بەخۆی قوربانی دەکە یا ئەو کەسەی کەوا ناتوانانی وەچیلێک دەگریویان کەسێک دەگرێت یان وەکو بەرنامەی بەخشین کە ساڵانە چەندەها قوربانی دەکەن و لە خەڵکی وەردەگرن و کە جێی سیقەنە الحەمدوللا دەتوانن ئەو قوربانیانە بگەینە جێگای خۆی و دەستی ئەو فەقیر و هەژارانێک کە لەوانە هەموو خەڵکێک دەستی نەگاتێ بەڕاستی وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من دل على خير فله مثل أجر فاعله یا وەکو لە ڕوایەتێکی تردا هاتووە الدال على الخير كفاعله. هەر کەسێ خێر نیشانی خەڵکدا بەقەدەر ئەوان خێری پێدەگا بابچێ و خێری خۆی تەسمیلی ئەوان بکە بۆی ئەو ئەجر و ئەو پاداشتەی کە ئەو داوای دەکا لەوانە لە ماری خۆی دانیشت بێ عەزیەتیشی نەخواردبی بەڵام خوای گەورە بە خێر و پاداشتێکی گەورە لۆی دەنووسی. لەوانە هەندێک خەڵکی بتوانێت لە ماڵی خۆشی بیکە و چەند قوربانیەکیش لە چەند جێگایەکی دیکەی جیاواز ئەنجام بدا یعنی بزانێت چەندی زیاتر ئەنجامی بدەیت لەکە خوای گەورە خێرت لە بۆ زیاتر دەبی و پاداشتت لە بۆ زیاتر دەبی. ئەگەر دەستگایەکمان هەبێت ئەگەر دەستگایەکی ئایا هی مەدەنی بێت یا کۆمەڵە خێرخوازێک یان دەستگایەکی حکومی بێ بۆ ئەوەی حەیوان سەر ببڕێ و ئەو ئەمانەتە لە کۆڵ خەڵقی بکاتەوە یا ئەوانی لە دەرەوەی وڵاتن بیانێ و لە وڵاتی خۆیان ئەو خێر و بێرە بە وڵاتی خۆیان بێ و سەربڕینی حەیوان ئەوە دروستە ئەو دەستگایە بە ئەمانەت هەڵسێ بەو کارە هیچێکی پیرۆزە و وەخوای گەورە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى هاوکاری یەکتریکەن لە چاکەخوازی و لە خواناسیە و ئەگەر دەستگایەکی لەو بارە هەبێت زۆر پیرۆزە و زۆر جێی خۆیەتی کە بە ئامانەتەوە بگاتە شوێنەکان کە ئەنەما ئەو ئینسانی کە کردوونی بە وەکیل وەک ئەوە وایە خۆی کردبێتی. ئەم دەستە ئەمینی کە وەخوای گەورە
وەکو نیعمەتێک بە خەڵکی کوردستانی بەخشیوە بەخشینە خی گەورە پاداشیان داتەوە هەموو ساڵی هەڵدەستن جوامێرانە و بوێرانە بە کۆکردنەوەی قوربانیەکانی ئێوەی بەڕێز هەر کەسێک توانای نییە هەر کەسێک شوێنی نییە هەر کەسێک دەرفەتی نییە مەزالی نییە ئەم دەستە دەستێکی ئەمینە دەستێکی پاکە دەستێکە بەڕاستی ئێمە شاهدی پاکی و چاکی ئەم برایانە دەدەین خی گەورە پاداشیان بداتەوە لە هەموو شار و شارۆچەکانیش شوێنیان هەیە بۆی کەوا قوربانیەکانی ئێوە بە وەکالەت ئەنجام بدەن ئەنجا ئایا چ پاریان دەدەنێ بۆتان بکەن چ حیوانەکەتان دەبن لێ بیکوژنەوە بەڕاستی خێرێکی گەورەیە و پاداشێکی زۆری شەیە لەکن خی پەروەردگار ئینشاءالله خی گەورە لە هەموو لاکی قبول دەکاتن. خێرخوازان و بینەرانی بەڕێز دوای ئەوەی بۆتان ڕوون کراوە لایەنی پیرۆزی ئیسلام خێر و پاداشتی قوربانیکردن و دواتر دابەشکردنی گۆشتەکەی بەسەر هەژاران و نەداراندا چ ئەجر و پاداشتێکی هەیە لەلایەن خی پەروەردگارەوە ئێمەش وەک بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەمان لە خزمەتی ئێوەی خێرخواز و بەخشندەداین بۆ ئەوی بتوانین ژینگەی هەرێمی کوردستان بپارێزین و لە سەربڕخانەکانی هەرێمی کوردستان ئاژەڵەکان سەر ببڕین و دواتر گۆشتەکەی کۆ بکەینەوە و دابەشیکەین بەسەر هەژاران و نەدارانی هەرێمی کوردستان کە خۆتان ئەزان بەهۆی قەیرانی داراییەوە خەڵکانێک هەیە چەندین مانگە گۆشتی نەبینی و گۆشت نەچۆتە ماڵەکەیەوە بۆی هوایان کە ئێوەی خێرخواز و بەخشندا ئەم پاداشتە گەورە لە کیس خۆتان نەدەن و فرسەتێکە و ساڵی یەک جار دووبارە ئەبێتەوە بۆی هەمومان بتوانین خی پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین و هەژار و نەدارەکان دڵخۆش بکەین. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەت بار نابن بۆ ڕابردوو. من ناوم عدنان فتاح لە دانیشتی شاری سونچەماڵ گەڕێکی ئازادی ماوەی 6 ساڵە بەهۆی کارەساتێکەوە ئەوم لاتوە ئێسامش خێزاندارم خاوەنی 3 خێزانم ڕۆژانە پێویستم بە کڕینەیە ئەشیا بۆ خواردن ئەم عربانە شەحنەی ئێسان بۆ بوونیای هێناوە زۆر باشە و ئیشەکانیان بۆ من زۆر ئاسان کردووە زۆر سوپاسی ئەو خێرخوازاناکەم کە هاوکاری نەکبن هەموو کەسێکن زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم زۆر مەمنونیانم زۆر وڵات ڕۆژ بە ڕۆژ ژیان و قرس بوو وانی لە ڕووی جەستەوە برینم هەیە و ناتوانم بچمە دەرەوە بەڵام ئەم عربانە زۆر باشانی ئەتوان ڕۆژانە ئیشەکانی خۆمی پێ بکەم بە ئاسانی وەڵا بە عربانیا چوون بۆ ئەوش بەدەستەوە زۆر ناخۆشە هیلاکە بووم ینی ئەوەی کە سەر بەرە ژوورە ناتوانم بڕۆم بەس بەرە تەختی دەتوانم بەو شێوەیە ناتوانێت ئەوەی کە ئەتەوێت جێبەجێ بکەیت بۆ بازاڕێ بۆ ماڵێکی خزمیان بۆ شوێنە بڕۆی هیچ ناتوانم ئیلا شوێنی نزیکەکان نەبێ بەڵام ماتوانم ئەشای بازاڕی پێ بکڕم و موچە وەرگرم پێی بچم بۆ بانقەکە ئەتوانم پێ بچم بۆ شوێنی دوور ئەتوانم بەڵام ئەوە ناتوانم بەڵام موچەکەم من خانیشینم 220,000 5 مانگ جارێ 6 مانگ جارێ حکومەت هێرم موچادە ئاوا بەو شێوەیە
حکومە زۆر ئیمالە لە موچەدانە حکومت خاوەنی نەوتە و حکومەتێکی دەوڵەمەندمانەیە و خەڵکەکە بەڕاستی زۆر لی بێزارە زۆر زۆر. زۆر زۆر سپاسی خێرخوازانەکەم زۆر زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە هاوکاری منیان کرد. هاوکاریکردن ئەگەر شتێکی زۆر بچووک بێت خەڵکی زۆر دڵی پێخۆشەیە بەڵام میشیوەک من کە ناتوانم بچمە دەرەوە ئەم دیاریان بۆ من هێناوە ئەوش بارمەتی خێرخوازانەوە هاوکارێکی زۆر زۆر گەورەیە و زۆر زۆر دڵم پێخۆش. ئینشەڵڵا هیوادارم هەموو کەسێک بیر لە کەم و کوڕی خەڵک بکاتەوە و لە خێرخوازی بەردەوام بێ زۆر باشە. زۆر زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم. نام حەمەدا من ماڵمان لە چەند سەماڵە 12 ساڵم قاچمە روایە خەل لە زگماکە وا بووم هێزی هیچیانە هەروڵات ئیترار بەم عاربانیان ناڕۆم. ئەی چۆن ئەچووی بۆ دەرەوە چۆن ئەچووی بۆ مەکتەب؟ وەڵام لە مەکتەب نیم نەوەڵام ئەو مدیرەکە وەرمی نەگرت وەڵا نازانم ئیترار بۆ عاربانە شکاوە ناڕۆم وەڵا ناخۆش ئیتر ئاڕۆڵا وەڵا زۆری لاکەم هەر خەڵک پاڵ منە ئیمڕۆ دڵم خۆشە زۆر وەڵا دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم. وەڵی تر ئەوەی کە بۆی کڕیەوە ماڵی گەلێ گەلێ ئاوا بێ بەخوا ئەمە خۆی زەحمەتە بە خێوکردنی ئەگەڵ لێ زەحمەت نییە زەحمەتە پاو دەستی هەمووی دارزانین و ئاربانە شکاوە حتا ئێوارم ناڵ پاڵێنە ئەی با بۆ دوکانی با لە فەی پێکڕن ئەی هێننەوە ئیتر ئەکەوێت لەسەر عاربانە حتای سەو چەند زابرمە مدیر وەری ناگرێت بۆ مەکتەب ئەڵێ لەبەر ئێمە چاودێری ئەمە بۆ ناکەین ئیتر هەر خۆم ماڵە خزمەتێکەکەم و تەواو بەخوا معاشکێکی 90,000 بەس 2 دەستە حەفازەمە ئەوش نیوی خەڵکیشی بۆ یەک ڕێیانمەتیەدا ئەوەی حاڵەکەی من لەگەڵمێ هەر لە 13 ساڵەمە ئاهایە هەر لە دایک واو هەیە حتا ئێستا 4-5 عملیاتشم بۆ یەکڕۆ لای دکتۆر دڵم بەڕەحمەت بێ بام پشتیان دەڕیوە قورسیشان ناردوو بۆ دەرەوە دکتۆر هەندێ بۆی ناردووە لە چارەسەری نییە ئەتەوە حاڵەکەمە لەگەڵ چۆن هاچۆی دەرەکرد بەم عاربانە شکاوە چۆن ماوەی ئەوەی پێ بوو باش بۆ کۆنتترۆڵ ئیسا کۆنتترۆلیش نەما ئەم شکاوەیە مشک براکەی لە دوکان بۆی چاکرۆ گشتی دارە ئەو مناڵانە پاڵێنن و تەواو ئارۆڵا گشت ئەژێن دەخوێناتەوە مۆژنەی دارزاوە پاوپدی ئیتر حاڵەکەیت وەڵایتر ماڵ ئەو کەسی ژاوا بێ کە بۆی کڕیەوە گەلە مەمنونین و خوا پاداشیان باتۆ لەگەڵ ئێوەیشە. بەخشین ئاری برای منە تەمەنی 12 ساڵە پێویستی بە عارەبانە بوو ئێمە توانێت عارەبانەمان نەبوو بووی بکرێن زۆسپاسی بەناوی بەخشینەکەین کە توانیان عارەبانەیەمان بۆ بکرێن هەر لە منداڵیەوە تووشی ئەو نەخۆشیە بووە نەخۆشیەکەشی شەل دەماخە بەڵێ داستا عاربانەی هەبووە بەڵام ئەو عاربانەی کە خۆمان ئەبێ باڵی پێبرین ئەمەش ناڕەحەتی بۆ ئێمە دروست کرده بوو پێویستی بەردام پێویستی بۆ بوو کەسێک خزمەتی بکات بەردام لەگەڵیدا بێ ئێستا عاربانەی هەیە کارئانستانێکی زۆر باشە بۆ ئێمە باوکم پێشمەرگەیە بژەوی ژیانمان لەسەر معاشەکەی باوکمان خۆشتان نەزانن پێشمەرگەش معاشەکەی چۆن هەیە ئێمە توانێت کڕینی عاربانەمان نەبوو بە معاشەکەی باوکم بەڕاستی زۆر سپاسیانەکەم ماڵی زۆر کەسیان ئاوادان کردوێتەوە خۆی گەورە پاداشتیان بداتەوە. بەخشین تقریب 2 ساڵ و 3 مانگە نەخۆشم ئتر یەکەم عملیاتم بۆ کرا پارەم ئانە بوو ئتر یانزەمان کەوتم نەجاحەتی نێنە ئتر خزم و کەس شاتا ئێستا یارمەتی زۆر داوین بەس تقریب 6,000 عملیات کراومە تا ئێستا ئتر ئەم جارە لە ڕوومان نەهات 2 جارە بە خزم و کەس بڵێن ئتر بەخوا قەرزشم کردووە هەر تەواو نابوو پارەکەی زۆر بوو ئێستاش عملیاتێ ترشم ماوە بۆم قاچەی ترم ئەمەیان ئەوە 2 جار کردووە مشیانم ماوە ئتر شتمان زۆرش فرۆشتووە هی ماڵ ئتر هەر لە توانامانە نەبوو پارەکەی زۆر بوو سەوزە فرۆشە پیاوەکەم ئتر خۆشی نوقستانە ئیشی واشی بۆ ناکرێت دەستمان ناڕا وەڵڵی دا و دەرمان هەموو جارێکە بچمەوە بۆ هەولێر و بێمەوە تقریب 300,000 هەتا ئیستا ئەگە چوێتم بۆ هەولێر بەس بۆ قاسم ڕەنگە 20,000 چوێتم نابێتە درۆ 20,000 چوومە هەت جاری بۆ دا و دەرمان و بۆ فەحص 300,000 ویستووە
ئەو نەویست هەموو جارێ بەس بەش خواردن خۆمانەکە هیچی زیاد نابێ ئەگەر بیدەمە ئەگە ئیشاعەیە کە بە 65,000 هەموو جارەی گرم هەموو جار ئیشاع ئەگرم بە 65,000 داوە دەرمان بە 150,000 هەموو مانگێ بۆم دائەنێت دکتۆر. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1,500,000 دینار هاوکاریمان بۆ بەڕێز هێناوە داواکانی لەخوای پەروەردگار بێتەمای شفا بۆ تۆ و بتوانین کۆتا نەشتەرگەری پێ بکەیت و هاوکارێکی باش بۆ بەڕێز و خوای پەروەردگار شفات بە ئینشاءالله. دەستان خۆش بێ یاخوا ماڵتان ئاوا بێ ماڵێک کەسش ئاوا بێکەوە یارمەتیان داوین و یارمەتی ئێوەش یارمەتیتان داوین دەستان خۆش بێت. ماڵی و کەسی داوا ئەمە عارەبانی بۆ مناڵە کڕیەوە دەستخۆشییان لێ دەکەین و زۆر مەمنونیان و ئەمە ماڵی 94 یعنی ناتوانێت خۆی بڕات ئەبێت لەبان عارەبانی یان شتێ پای بەو لەو نەگەڕات یان ئەوێ سەرا و چیش کاوە گاڵکی گەڕات ئەوەی عمری 22 ساڵە ئەبێت حەچی بکەی ئەبێ هە خزمەتی بکەیت ئیتە هەل ئەوێ لەسەر چ هەڕە تەمەنیشی گەورەیە مناڵ نییە ئەوە 22 ساڵە بەخوا ئەو لەو نێمە وەخێوەکەی هەوە گاڵکی ڕ ناتوانێت چێت دەستە بگەڕی ئایستا عارەبانەیەک شتێ بێ ئاخی دەبانی ئەچێت لە قەبێکە ئەوێسێت سەعاتێ دوان ئەوە سێوەرەکەی ئێواراندا تێ دەستەوە ئیتر لەو نێنەوەڵا ناتوانێت خۆی حەزەکە بگەڕێت سەردانی خزم و کەس بکات بچێتە دەرەوە ئەرە وڵات دایمە ینی خۆی لە پارەدان دەمێت تا ماڵ بابا بمۆنیام بۆن تۆزێ بگەڕن خۆی ئێمە لێتی یەکەی خۆماڵێکی تر مناڵەکان وێنە ماڵ بابای و هەتا ئێوارە لیۆ یارەچن ئاربانەکە تێنین تا ئێستا کورسی کارەبای شەحنی نەبووە وڵایسە ئەمە تایسە بەخواوە دوانی بۆ کڕم خۆم لەم عارەبانانە ئەمەش بەردەوام کەسێکی یارمەتی بە هاوکاری ئێستا ئەوەی تر وازیرەتی خۆی چێ دەست و پێی ئەچێ ماڵ بابای پێی زۆریان دڵی پێی خۆشە لەو ڕۆژۆ ناوی نووسیا تایسە دوعای خێرەکە حالە خوا دگە مامە خوا دگە مامە خوا ڕەحم لە مامەکە بەشکەم بۆ مێرێ و عارەبان دەستخۆشییان لەکەن و کەسانیم عارەبانیان کردێ و ماڵیان ناوای خوا جەزایان داتەوە ئەمە خێرێکی زۆر زۆر باشە لەبەرەوەی هەزار کەسەی ئاوا مناڵی نوقسانی هەیە و ناتوانێت بۆی بکڕێ ئیتر بۆ خێمە کاراسانیە باشە ئیتر بۆ نییە تۆ نەفرێتە دایمە لەگەڵیا بێ ئیتر ئەمە ئاچێ بۆ هەموو شوێنێکی خوا جەزایان بۆێتەوە خوا ماڵیان ناواکە و داواکانم نمونەیان زۆر بێت و یارمەتی ئاوا فەقیر بدەن و توانێت ئاوا عارەبانەیەکی بۆ بکڕن و ئەم لەولا گێژیدا بۆ خۆی نەفرەتی لەگەڵا نەبی خوا ماڵیان ناواکە زۆر مەمنونیان و ماڵی وەی داوا بێ عەرەبی و